لە دوو شوێن و ئاگە کراوەتەوە لە دوو شوێنی جیاوازەوە یەکیان کە پێڕن با بازار دەڵە دەکەوێتەوە بەشی ئەم دارستانەوە و ئەوی تیشان نزیکی ئەم دارستانەی خۆمانە دیارە ئاگرەکە وەکو باسەکەن مەسەلەی شۆرتی کارەبا بووە بڵێن کەس نەبووەمانە و دیارە تیمەکانی ئێمە پێش هەمویان زۆر سوپاسی دایرەی ئەطفای خورماڵەکەم و ئەو برا بەڕێزانەکەم لە هەموو فەرمانگەکان کە هاتن بەدەم ئاگرەکەەوە دیارە ئاگرەکە کە کراوە بڵنکە ڕوویداوە لەگەڵی شارڕەشەبایکی زۆر بەهێز و بەخوات بۆ کەسا دیارە خۆشتان لێرە ئەیبینن پوش و پاوەن زیاتر لە 10,000 دۆنم سوتاوە و دواییش ئاگرەکە لە دیوی ئەو دووە ڕووی کوردە ئەم غاباتەیە مەوکە وەکو خۆتان ئەیبینن زیاتر لە 20 دۆنم غاباتیشمان سوتاوە کە زۆربەیان سنۆبەر و زەیتونن. شۆرتی کارەبایە براکەم ئەم ئاگرەوەی شۆرتی کارەبا باجی ئالەویا گڕی کرد لەسەرەوە گڕی گرتووە پێم هاوتنەوە تا ئێستا هیچ شار حەڵێکیان بۆ نەکرد وارەکە شۆڕ کرد لەگەڵ باکە شۆر دەکات و ئاگر فڕێە. وەڵی هۆکاریەوە ئاگرکەوتنەوە هەندێک خەڵک گومانیەوە کە شۆرتی کارەبا بوو بێ ئەلەویا قەتعەوێکی لێیە پارەکەژەر ئەلەویا گڕی گرت بەس ئەوەی سەرۆ نازانین چییە ئێتر هیچ هۆکارێک شک نابین و با بوو ئاوای لێ هاتووە زاکە و وەڵی ئەلحەمدولیلا ینی درێغیان نەکرد خوا ناگرێت خەڵک زۆر بە گەرموگوڕی هاتووە بە سەردەم ئاگرەوە ئەم ئاگرەوە ئەوە هەمووی سوتا و ئەوە حاڵی ئەمە شو